هەر دەڵێ دەڕۆمیدی کۆچ کات دەڵێ با بمرم مەسە کوردستان نەمرم بە سەراحەتەن واشە ئەتۆ چەندین ڤیددیۆی مەترسی بڵاوبەتەوە کە گەنج تووشی مەترسی بۆتەوە لەو ڕێگانە بەڵام گەنج و بار هەر کۆچ هەڵدەبژێتەوە بۆ خۆم فیزەکم لێ داوە بۆم بگەڕێتەوە ئامادەم بەجێ بێڵم ئەگەر چی تووشی چەندین مەترسی بمەوە لەو ڕێگای هۆکاری سەرەکی بەو حکوومەتەی دەگەڕێتەوە ئەگەر حکوومەت بێ پلانە کەم تەرخەمە سەبارەت بە چینی گەنج زوڵم هەیە زوڵم خەڵک لە دەست زوڵمەکە ڕادەکات کۆچ درێژەی هەیە بەهۆی ئەو نەعەدالەتیەوە لە کۆڵانەکەی خۆمان بنمونە کۆڵانی خواتی یان سەرۆتە دەڕوا بۆ 25 گەنج کە کۆچی هەڵبژێتەوە بەڕاست من براکەم هەبوو ڕووی لە هەندەران کردووە چونگا لێرە هیچ تاعینبوونێک نییە هیچ ئیشێک نییە هیچ شتێک نییە بیکات مەجبور سەری خۆی هەڵگرت و ڕۆی بەرە و وڵاتەکانی دەرەوەی وڵات چونگا ئێمە هیچ ئیشێکمان نییە لێرە بیکەین لە ماڵەوە دەینە دەرێ نازانین چ بکەین بەرەو کوێ بچین ڕوو لە شوێنین برای من لێرە هیچ ئیشێکی نەبوو تاحین نەبوو مەعاشخۆر نەبوو لێرە حەزی کرد بچێ لێوێ ژیانەکەی خۆی بگۆڕێ بڕوات ئێمە بەڕێمان کردووە بە چەند کێشێکی ناخۆش و بە چەند ڕێی دژواردا ڕێوە بەڕات بەداخەوە بەز ئێستا بۆ ماوەی 15 ڕۆژە تا 20 ڕۆژە لە وڵاتی تورکیادا حاسێ بووە ڕێگانیە بڕوات هەینبوون نییە هەلی کار نییە ئیش نییە لە ماڵەوە دەیتە دەرەوە تەنها باقی گشتیمانەیە یەک شوێنی کەمانێ بۆ ئێمە بۆی بچین مەجبورن گەنجەکانمان شارەکەی خۆیان بابی خۆیان برای خۆیان کە سوکارەکانیان بەجێڵن ڕوو لە وڵاتی هەندەران کرد ینی شەپۆلێکی گەورەی گەنجان بە تایبەتی لەم ساڵدا لە سەرەتای ئەم ساڵەوە عەدەدێکی زۆری گەنجی ناو شاری قەڵازێ و سنوورەکەمان بەگشتی هەموو ناحیە گوندەکان دەستی پێکردووە ئەو شەپۆلی کۆچی گەنجانە ڕاستەکەی ئەوەندە خەتەرە یامەتەسی هەیە تەنانەت بەناو بازار و بەکار و کەسبی خەڵکیشەوە دیارە بۆیە بەداخەوە ئەو سامانە گەورەی نیشتیمان و نەتەوە کە کۆش دەکا فراغی گەورە بەجێ دەهێڵێ ئەنی بێزگەلەوەی کە ینی تەوازوونی یا بەڵانسی جەندەری تێگەدا بەقەدەر هەموو ئەو کوڕانەی کە لە سنوورەکەی ئێمە کۆچیان کردووە لە بەرامبەریان کەس بەجێ ماوە ئەوەش تەوازوونێکی جەندەری خراپ بەجێ دەهێڵێ من تەمەنا دەکەم هەم حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت بربەسێکدا بنێم هەم لە ئایندەشدا وەزەکانی هەرێمی کوردستان بە جۆرێک گۆڕانکاری بەسەردابێ کە کۆچی پێچەوانەی گەنجان بۆ کوردستان و بۆ دەڤەرەکەی ئێمەش دەست پێ بکاتەوە ئەگەرنا من دڵنیام لە ئایندەی نزیکدا جارێک کەش باسم کردووە ئەو وڵاتی ئێمە دەبێت بە مەملەکەتی پیر و بە ساڵات چوان و کە ئەوەش کارەساتی گەورەی کۆمەڵگایی بە دوای خۆدا دەێنێ ئەوە ئێمە لەگە سەر خۆمان باسمان کردووە بەڵام ئەوە یەک بابەتێکە زیاتر پەیوەندی بە ئابوووریەوە پەیوەندی بە اقتصادی منتیقەوە هەیە لەبەرەوەی کەمتی فرسەتی کارکردن لە منتیقەیە هەیە ئەنی لێرە پرۆژێکی ئەوەندە گەورە نییە کە هەلی کار بۆ کوڕ و کچی ئەو سنووری ئێمە دابین بکات